باهۆی ناسەقامگیری دۆخیەمی ناوچەکە خەریکە دانیشتوانی کوردی ئاوایەکانی دەوروبەری داقووق بە تەواوەتی ناوچەکەیان چۆڵ دەکەن و بەرەو ناو قەزاکە کۆچ دەکەن. لە 5 ساڵی ڕابردوو کە دەسەڵاتی ئەمنی و سیاسی کورد لە سنوورەکە نەماوە چەندین گوند لەو ناوچەیە چۆڵیان کردووە و دەیان گوندیش بە شەوان قەدەغەی هاتوچۆیان تیادا جێبەجێ دەکرێت. 8-9 گوندە چۆڵ بووە کەسی تیا نەماوە بۆتە مەعسکەر بە تایبەت سنووری کاکەیمان ئێستاکە زەنقڕ 2-3 ماڵی تیا ماوە حەلیسەرای مەکتەبەکەی شوێنی بارەگای فەوجە 4 ماڵی تیا ماوە ئەویش یعنی بۆتە ڕووبایە وەزعیان زۆر خراپە. عارەب کۆیی و ئەلبوو محەممەد ئەوانە زۆر کەم کوردی تیا ماوە سەیوڵا بە ڕۆژ ئەڕۆن بە شەو ناتوانن لەوێ بن. لە سنووری حوتەغارەکان ئاوایی فەریق کە ئەلبوو سەراجت داودەیە ئەوە چۆڕی کردە و هەوێرانیان کرد 1 ماڵی تیا نەماوە. جینگڵاوە کە هەر لە سنووری داودە و هەفتەغارە ئەوە چۆڕی کردووە. مەتارە ئەوەتانێ لە ئەم دیم شارعە ئیستا بارەگای لیوای 45 سوپای عێراقی تایە. بۆیە کوردانی داقووق لەم سنوورە وەزعێ زۆر خراپیان هەیە. دوای کشانەوەی پێشمەرگە لە سنووری داقووق و ئاوایەکانی کاکەیی هێزەکانی سوپای عێراق نەیانتوانیوە وەکو پێویست ئەمنێت و ئاسایشی ناوچەکە بپارێزن. هەرەمە شوای کردووە دانیشتوانی ئەو دیانە لەگەڵ داعش تەماسن چۆڵی بکەن و نەتوانن بچنە سەرماڵ و ژیانی خۆیان. ئێمە لە پێشە هێزی پێشمەرگە سێلی وا لە عێراق بوو حدودی داعشیان کردبوو لەگەڵ دێهاتە عارەبەکانە ساترێکی زۆر بەهێز و بەخۆتیان کردبوو. ئەو ساترە پارێزگاری لە سەروەت و ماڵ و حاڵی خەڵکی هاوڵاتیانی داقۆ ئێمە بەتایبەت لەسەر داقۆ سەکوین داقوقی کرد. بەڵام بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبر ئەو ساترانە هەمووی چۆڵ کراوە. بەڵام ئیساکە ئەم جێشەی لێراکەیە لە داقوقا لیوای 45 لیوای 45 بارەگاکانیان لە ناو دێهاتەکانە ئەتوانم بڵێم چەند قوتابخانەیەک شوێنی قوتابخانی ینی لەوێ دانیشتون و یعنی لە ناو دێهاتەکانن. بۆیە ئەمن و سەقارێت لە عێراقە لە دوای 16 ئۆکتۆبرۆ کەمی کردووە. 3 عەشرەتی گەورە هەیە کاکەیی تاڵەبانی دایۆ. ئێمە ئەگە بێت و باسی سنووری کاکەیی بکەین لە دوای شەڕی داعشەوە زیاتر لە 10 گوندی کاکەیی چۆڵ کراوە بە بۆنەی وەزعی ئەمنی لە منطقەکە ئەمان نییە و بە شەوان ئێمە ناتوانین هاتشۆ بکەین لە بینی گوندەکانە هەر ئێوارە بێت ئەبێ لە ماڵەکەی خۆ دانیشی و دەرنەشی دەرەوە لە بەرەوەی وەزعی ئەمنی لە ناوچەکە ئەمان نییە. چۆڵبوونی گوند و ئاوایە کاکەیەکان لە کاتێکدایە ڕۆژانە بەهۆی هێنانی عەرەبی هاوردە بۆ سەر زەویە کوشت و کاڵیەکان جوتیاران و دانیشتوانی گوندەکان تووشی کێشە و سەرێشە دەبن. بۆیە دانیشتوانی ئەو ناوچانە وێ ڕاینیگەرانیان لەو بارودۆخەی تێکەوتون داواش لە هەردوو حکوومەتی عێراق و هەرێم دەکەن با هانایانەوە بێن تاکو دۆخەکە لەوەی ئێستا هەیە خراپتر نەبێ. چیانوری کەناڵی پەیام قەزای داقووق.